ئەمەی کەوای بێنن پۆستێکی کادیری پێشکەوتووی حیزبی حرەکەی بەناوی ئیسلامی بە ناوی بەرزان ڕەمەزان بەرزانە سووک. طبعا سوکترین کادیری پێشکەوتووی ناو حیزبی حرەکە ئەم ئینسانە سوکەیە. وەکو پێشتر وتومە ئەوانەی کەوا ئیش لەسەر سوکناسیەکەن ئەتوانن لە زانکۆکانە نمونەی ئەم بەرزان ڕەمەزانە بکەن بە مەنهەج، ئەتوانن دەرسی لەسەر بخوێنن، ئەتوانن لە ڕێکلامی خولەکانە ئەگەر بوو ئەوەی مناڵەکەت کە گەورە بوو نەبێتە بەرزان ڕەمەزان وەرە بەشداری ئەم خولە بکە، ئەتوانن عەقدێکی لەگەڵا ببەستن و وەکو ڕێکلام بەکاری بێنن. بەجددی ئەم کابرایە زۆر سووکە، یعنی ئینسان هەیە دەرەجەی سوکێتی لە ئاستێکایە، بەڵام ئەمە هەر ناقص بووەتەوە. ئەمە وای لێ هاتووە کاریگەری خستۆ لەسەر کە سوکاری سەر خێزان و مناڵی، یعنی دەرەجەی سوکێتی ئەم بەرزانە سوکە تەواو تێپەڕیوە چۆتە ناقسەوە. لێرە پۆستێکی کردووە جنێو بە مامۆستاکاوە مامۆستا هەڵۆ مامۆستای یەحیا تەوحیدی هەر مامۆستایەکی بەڕێزی موحیدی ترکەوە باسی ئەوەیەکەن بەڵێ مەسەلەی دیموکراسی کوفرە، من ڕێگە نادەم ئیسلامی من بکوێتە دەنگدانەوە، حەڵاڵ و حرام ئەڵڵا بۆم دیارەکە، نەک خەڵک نەک زۆرینە، سەرچاوی دەسەڵاتی من ئەڵڵا تەعالایە قورئانە، نەک زۆرینە حەڵاڵ و حرام بۆ دیاریکەن. ئەمە شتێکی ڕوونە دیموکراسی کوفرە، پرۆسەیەکی کوفرە. لێرە قسەیان پێڵێ باشە لەسەر ئەوەی کەوتویانە ئەم پرۆسەیە کوفرە، چونکە بەرزان ڕەمەزان کەسێکی مشریکە، کەسێکی مسلمانی ئاگادار بن کەچی لە پۆستی دووەمە لەم هەفتەیە کردوێتی هاتووە ئەڵێ ئێمە وەکو حیزبی حرەکەی بەناوی ئیسلامی بایکۆتیەکە، بایکۆتی هەڵبژاردنەکەن و وا ئەکەن لە خەڵکی داواکەن لە خەڵکی کەوا دەنگنەدە. هەیلەوە هەی لەم دووڕوویە ئەو هەر بەجددی ئەم کارایەوە نەسووکە تێگەن لە پۆستی یەکەمە جنێو بە مسلمانانەدا بەرزانە سووک لەبەر ئەوەی داواکەن کەوا خەڵک بایکۆتی هەڵبژاردن کا و دەنگ نەدەن و دەنگدان کوفرە. لە پۆستی دووەمە هاتووە دیفاع لە حیزبی حرەکەیەکە کە حیزبی حرەکەش هەمان شتەڵێ، هەمان ئەڵێ کاکە بایکۆتی کەن ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین، بەڵام چونکە ئەم بەرزانە سووکە چونکە کۆیلەیەکی حیزبیە بانێکە و دوو هەوایە. یعنی حتا بۆ منە مامۆستا یەحیا تەوحیدی ڕەنگە بەرگری بکە لە مەلا حیکمەت پەمەی ئەوەی مەصیف ئەو مەلا حیکمەت پەمەیە وەرە مەلابی مامۆستای ئاینیبی مەسینە هەڵگری بۆ بەرزان ڕەمەزان. ئای برا وەرە بەرزان خۆی سووکە حیکمەت پەمەی تۆ ئەوەنە سووک بی مەسینە هەڵگری بەرزان ڕەمەزان بی ئیتر ئەبێ سوکێتی تۆ لەکوێ بێ حیکمەت پەمەی. بۆ یەکەم وەڵە برایەک لەسەر ئەوە لە من عاجز و نەیان و قسە مەڵێ بە مەلا حیکمەت پەمەی کولە من کاکە ئێوە نایناسن ئەوە من نەیناسم بای چەنە با بگیان من ئینسانی سووکە ناسم. ئەمانە کەرامەتیان نییە، ئەمانە سووک و چروکن، ئەمانە لەکوێ بابێ لێوە شەنەکەن، ئەمانە مشریک و پیسن، ئەمانە دینفرۆشن. ئەمە پێوەری ئەمان ئیسلام نییە، پێوەری ئەمان حیزبەکەیانە سەرگەورەکەیانە، پێوەری ئەمان حەزی خۆیانە، ئەمان هەر شتێک بوو نایگەڕێنەوە بۆ تەرازوی شەرع، بەڵکو ئەیگەڕێنەوە بۆ تەرازوی خواستاختەکانیان، بۆ تەرازوی حیزبەکانیان، بۆ تەرازوی خۆیان بزانە ئەقڵیان نایبڕێیان نایبڕێ. ئەمە جیاوازی مسلمانانە لەگەڵ مشریکەکانە. مشریکەکان هەر کاتە و لەسەر پەتێکن، هەر جارە و لەسەر پەتێ یاریەکەن، بەڵام مسلمان وان نییە. مسلمان کە فتواکەیدا تەواو جێگیرە سابتە، چونکە دینەکەی ئەمە واضح و ڕوونە قول یا ئەیها الکافرون، پێیان بڵێ ئەی کافرەکان لا ئەعبد ما تعبدون، ئەوەی کە ئێوەی پەرستن من نایپەرستم، ولا ئەنتم عابدون ما ئەعبد، و ئێوەش ئەوەی کە من ئەیپەرستم ئێوە نایپەرستن. تەواو کاکە ئەی دیموکراسی خوازەکان کاکە دیموکراسی خۆتان بۆ خۆتان، ئیسلامی منیش بۆ من، نە من دیموکراسی ئێوە پەرستم نە ئێوەش دێن ئەڵڵای من بپەرستن بە تاقوتەنها. ئەوە جیاوازیە، بەس ئەو سوورەتە کافیە بۆ دیموکراسی پەرستەکان، بۆ دیموکراسی خوازەکان. من چون شەریعەت ئەدەم بە قانونێکەوە زۆرینە کەوا گەل بێن زۆرینە حەڵاڵ و حرام بۆ دیاری بکەن، من حەڵاڵ و حرام بۆ دیاری کراوە، تەواو کۆتایی هاتووە. بۆیە هەر کەسێک بەشداری ئەو پرۆسەیە بکات شەریعەتی پێدا، کە تۆ شەریعەتی پێدەی واتە تۆ ڕەزامەندی بەو پرۆسەیە، ڕەزامەندی بەوەی کەوا زۆرینە ببێت بخوا، کەواتە تۆ کافری. هەر کەسێک دەنگ بدات کافرە، تەواو ئیتر خۆ ئەمە کافر شاخ و گوێی نییە کاکە. تۆ ئەڕۆی دەنگە دەی ڕازی ئەبی بە دەستورێک کەوا زۆرینە حکم کا، زۆرینە گەلە، ئیتر ئەم زۆرینە هاواریە یەزیدیە مەسیحیە نەسرانیە ئەلمانی هەرچێکە گرنگ نییە، گرنگەوەیە لە 150 شتەکان حەڵال کردووە، هەر شتێک بیانەوە حەڵالەکەن بە زۆرینە. بۆیە کە بەرزانە سووکە هێنمەوە وەکو نمونە، ئەمە نمونەیەکە لەناو خەرمانێکی خەبیس و پیسە، بەس بەرزان سووکترین کادیری پێشکەوتوی حیزبی حرەکەیە. بۆیە ڕجاتان لێکەم ئەگەر ئەتانەوێ مناڵەکانتان نەبێتە بەرزان ڕەمەزان تۆزە فێری ڕەوشت و ئەخلاقیان کەن، چونکە دوایی کە بوو بە بەرزان ڕەمەزان کاریگەری لەسەر ئێوەش دانێ، ئەبێتە مای شەرمەزاری بۆ ئێوەش. سلام علیکم.